سڵاو بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەوارەکان خۆم بابەختەوە دەزانم کە جارێکی دیکە لە ڕێگەی ئەم بەرنامەوە دەبمە میوانی ماڵەکانتان تا کۆتایی لەگەڵمان بن. لەم بەرنامەیەدا دەمانەوێت ئاوڕێک بدەین لە بزوتنەوەی ژنان لە ئێران بەگشتی و کوردستان بە تایبەتی و هەروەها کێشە و گرفتەکانی ئەم بزوتنەوەیە بخەینە بەر باس. لەگەڵمان بن. با سەرنجدان بە مێژووی پڕ لە سەروەری بزوتنەوەکانی ژنان لە جیهاندا و ئەو خەبات و تێکۆشانەی کە ژنان دەیکەن بۆ وەدەسێنانی مافەکانیان دەبینین کە لە ئێراندا بەگشتی و ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی گەشەکردنی بزوتنەوەکانی ژنان پێ بە پێی بزوتنەوەکانی ژنانی جیهان هەنگاو هەڵدێنێ. هەڵگرساندنی ئەم بزوتنەوانەی ژنانە با مەبەستی وەدەسێنانی مافەکانی ژنان ئەنجام دەدرێن. هەوڵی گۆڕینی ئەو یاسا و ڕێسا و دابوو نەریتانە دەدەن کە دژایەتی ژن و مافەکانی و ئازادیەکانی دەکات. کە بەردەوام لەلایەن دەسەڵاتی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی ئێرانەوە سەرکوت دەکرێن و ڕێگری لە جوڵانەوەکانی ئەم بزوتنەوانە دەکرێت. لەلایەکی دیکەوە لە هەندێک بۆنە و ڕێوڕەسمی کۆمەڵایەتی و سیاسی ژنان ئەم دەرفەتانەش بە هەلێک دەزانن تا دەنگی کپکراوی خۆیان بگەێنە ڕای گشتی. بۆ نمونە چۆنیەتی کاردانەوەی ژنان بە تەزویر و چەواشەکردنی دەنگی خەڵک لە کاتی هەڵبژاردنەکانی سەر و کۆماری و هاتنە شەقامیان شان بە شانی پیاوان و هەروەها لە کوردستان بەشداری ژنان لە چەندها ڕێپەیوان و ناڕەزایەتی بەرامبەر بە پێشێلکاری و تونند و تیژیەکانی دەست و پەیوەندەکانی ڕژیم دژ بە ژنان و گەنجانی کورد. با سەرنجدان بە مێژووی پڕ لە سەروەری بزوتنەوەکانی ژنان لە جیهاندا و ئەو خەبات و تێکۆشانەی کە ژنان دەیکەن بۆ وەدەسێنانی مافەکانیان دەبینین کە لە ئێراندا بەگشتی و ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی گەشەکردنی بزوتنەوەکانی ژنان پێ بە پێی بزوتنەوەکانی ژنانی جیهان هەنگاو هەڵدێنێ و سەرەڕای زەخت و گوشاری ڕژیم توانیویانە چوارچێوەیەکی دیاریکراو بۆ خواستەکانیان و چالاکیەکانیان پێک بێنن. لە پاش شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1350 هەتاوی و ڕووخانی دەسەڵاتی دیکتاتۆری شاهنشاهی دۆخی شۆڕش لە کوردستانی ڕۆژهەڵات بەرەو ئاقارێکی تر ڕۆشت. هاتنەدی جوڵانەوەی شۆڕشجێڕی گەلی کورد کاریگەریەکی حاشا هەڵنەگری لەسەر کۆی کۆمەلگای ئێراندانە. هێزی نوێ هاتنە ناو ئەو بەستێنەوە کە یەک لەوان هێزی ژنان بوو. ئاسەوارەکانی ئەو هێزە لە ناو ڕێکخراوەکان و کۆڕ و کۆمەڵەکانی ژناندا لە سەرەتاکانی شۆڕش خۆی دەنوان. شاری سنا لە دەگمەن شارەکانی ئێران بوو کە پشتگیری خۆپیشاندانەکانی دژی حیجابی زۆرەملی کرد کە ئەو کات خومەینی یاساکەی بەسەر خەڵکدا سەپاند بوو. کۆمەڵێک ژنی خوێندەوار و نوێخواست جڵەوکێشی ئەو جوڵانەوەیە مۆدێرنە بوون. بوونی ژنان لە ناو خۆپیشاندانەکان لە شارەکانی کوردستان و هەروەها بەشداریان لە کۆچی مێژووی مەریوان نیشاندەری بەرەیەکی نوێ و مۆدێرن بوو لە ناو ژنانی شۆڕشجێر کە خوازیاری ئاڵوگۆڕێکی بنەڕەتی بوون لە کۆمەلگا و هیچ لایەنێکی ژنەی دەتوانی حاشا لە چالاکی و کاریگەری ئەوان لەسەر شۆڕشی کورد بکە. بەشداری ژنان لە ناو سەنگەر و شەڕی چەکداری بەستێنێکی تر لە مێژووی شۆڕشجێرانەی ژنان بوو کە لە ناو حیزبێکی نوێ بە ناوی کۆمەڵە خۆی دەرخست و بۆ یەکەم جار ژنان بە شێوەیەکی بەرچاو پەیوەست بوون بە هێزی پێشمەرگەوە. ئەو مژارە ڕووداوێکی قورس و قایم بوو لە بەرامبەر عورف و نەریتی باوک سالارانە لە کوردستان کە لە جۆری خۆیدا بێوێنە بووە و هاڕووداوێک لادان لە نۆرمی هەڵە و کۆنەپەرستانەی کۆمەلگایەکە و ئەوەش بوو بە سەرەتایەکی پرشنگدار لە مێژووی سیاسی ژنان لە کوردستاندا. بەشداری ژنان لە ناو حیزبە سیاسیەکان بە مانای کۆتایی هاتنی کێشەکانیان نییە، بەڵکو لێرەدا مافی ژن تەنیا لە ناو چوارچێوەی خەباتی نەتەوەیی پێناسە دەبەوە و کاریگەری و هزری سربەخۆیان نەبوو. شۆڕشی نەتەوەیی گەلی کورد لە سەرەتاکانی دەهەی 60 هەتاوی گەیشتە لووتکەی خۆی و لقوپۆی بۆ هەموو ئێران هاویشت. ژنانی کورد شان بە شانی پارتیزانە پیاوەکان لە ناو سەنگەردا بە دژی نۆرمی باوی پیاو سالاری بوونی خۆیان دەسەلماند. هەر ئەوەش بوو بە زەنگێکی مەترسیدار بۆ سەر کۆماری ئیسلامی و بوو بە هۆکارێک کە ڕژیمی دڕندەی ئیسلامی پەلاماری کوردستان بدا و شار و گوندەکانی بۆمباران بکە. لە درێژەشدا بەشێکی بەرچاو لە ژنانی چالاک و خەباتکار کەوتنە بەر شاڵاوی ئیعدامی کۆماری ئیسلامی. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بە ئیدئۆلۆژیەکی دوگم و داخراوەوە نەیان دەتوانین لە مەڕ کوردستان کە ببوو بە گۆڕەپانی هزری دموکراتیک و چەپ و ئازادی خوازی بێدەنگ بمێنێتەوە.
ئەوە لە کاتێکدا بوو کە نەتەوەکانی تری ناو ئێران بەدەنگ خەباتی ڕەوای گەلی کوردەوە چوو بوون. لەو سۆنگەیەوە کۆماری ئیسلامی بە پێی سیاسەتی دژە مرۆڤی و شومی خۆی دەنگۆی ئەوەی کە کوردەکان سەردەبڕن لە ناو ئێراندا وەگەری خستە بوو تا بتوانێت لەو ڕێگەیەوە خەڵکی ئازادی خوازی کورد سەرکوت بکە. لە پاش 10 ساڵ بەرگری چەکدارانە لە ئاکامدا شۆڕشی کورد ناچار بە پاشەکشە بوو، ئەو ناوچانەش بوونە ناوچەگەلێکی ئەمنیەتی و سەربازی. کۆماری ئیسلامی لە پاش سەرکوتی خەباتی چەکداری لە لایەکی تر و بەهێزێکی تر و لە کەلێنێکی ترەوە دەستیدایە سەرکوت و سڕینەوەی هێما ڕووناکبیری و مۆدێرنەکان کە لەوان دەتوانین ئاماژە بە بڵاوکردنەوەی بیری پێناسەکراوی دینی و مەسەبی تایبەت بەخۆی، پێکهێنانی ڕێکخراوە مەسەبیەکان بۆ فێربوونی قورئان و هتت. لە لایەکی تریشەوە زۆرتر لە 20 ساڵە لە ڕێگەی فەساد و گەندەڵی و بڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکان دەیهەوێ بەستێنی مۆدێرن و ئازادی خوازی لە ناو کووردا بسرێتەوە و بیکوژێ. ئەگەر باس لە بزوتنەوەی ژنان لە کوردستان بکرێ بەداخەوە دەبێ ئەو ڕاستیە بڵێن کە بزوتنەوەی ژنان لە کوردستان چەندین ساڵ دوای وڵاتانی دیکە و تەنانەت بزوتنەوەی گشتی ئێران دەستی پێکرد و ئەویش دەتوانین بڵێن پاش بەشداری ژنان لە شەڕی ڕاستەوخۆ لەگەڵ کۆماری ئیسلامیدا لە قاڵبی پێشمەرگە و شکاندنی ئەو تابۆیە کە ژنان بەشدار ببن لە بوارە گشتیەکاندا و بواری سیاسەتدا یەکەم هەنگاوەکانی بەشداری ژنان لە کۆمەڵگا وەک چالاکی کۆمەڵایەتی و سیاسی بەجددی دەستی پێکرد و بەردەوامیش کێشەی خۆی هەبووە. سەرەڕای ئەوەی کا بزوتنەوەی ژنان لە کوردستان هەندێ بە ئازار و زەحمەتەوە هاتە مەیدان، بەڵام لەم سەردەمەدا دەبینین لە کوردستان بزوتنەوەی ژنان زۆر چالاکە و لە مەیداندا حوزوریان هەیە و بوونی چەند ڕێکخراوی تایبەت بۆ پارێزگاری لە مافەکانی ژنان خەبات دەکەن بۆ چەسپاندنی مافەکانی ژنان و بەرەنگاربوونەوەی هەر چەشنە توند و تیژێک و نایەکسانیەک دژبە ژنان. ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان. بزوتنەوەی ژنانی ئێران یەکێک لەو بزوتنەوە ئەکتیڤانەی کۆمەڵگای ئێرانە کە سەرەڕای دۆخی نالەبار و سەپاندنی دواکەوتووترین یاساکانی دژی ژنان و ڕێگرتن لە چالاکی و خەباتی ئەوان، بەڵام توانیویانە بە سەر هەموو ئەو کۆسپ و تەگەرانە زاڵ بێ و لە نێو باقی بزوتنەوەی کۆمەڵایەتیەکانی دیکە سەر هەڵبێرێت. ئاسان نییە لە وڵاتێک وەک ئێران بە بوونی ڕژیمی کۆماری ئیسلامی ژنان بتوانن هەوڵ بۆ دەستەبەرکردنی مافەکانی خۆیان بدەن. ئەم بزوتنەوەیە بەردەوام بەرەڕووی کێشەگەلێکی جۆراوجۆر بووەتەوە. هەر کاتێک باس لە کێشەی پێک نەهێنانی بزوتنەوەیەکی سربەخۆ بە ویستگەلی ژنانەوە دەکرێت، ڕاستەوخۆ هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ نەبوونی ڕۆشنبیری و نەزمی باری کۆمەڵایەتی یان نەبوونی یەکگرتووی نێوان ژنان یان نەبوونی خوێندەواری و هەروەها زاڵبوونی دابوونەریتە دژ بە ژنەکان. ئەمانە هەمووی هۆکارگەلێک بوون بۆ دواکەوتنی بزوتنەوەی ژنان لەو سەردەمەدا، بەڵام لە ئێستادا کێشەی سەرەکی و هۆکاری بەرچاو دەگەڕێتەوە بۆ دەسەڵات کە گەورەترین هۆکارە بۆ سەرنەکەوتنی بزوتنەوەکانی ژنان، ئەویش لە ڕێگەی دیاریکردنی چەند کەند و کۆسپێک کە لە ڕێگەی ئەم بزوتنەوانەوە هەروەها لە کاروباری حکوومەتیشدا تا بە ئێستا ژنێک ناتوانێت خۆی بپاڵەوێ بۆ پۆستی سەرۆک کۆماری یان لە ڕێژەی وەزیرەکان و نوێنەرانی پارلەمان زۆر بە زەقی دیارە کە چەند ڕێگە لە بەشداری ژنان لە سیستمی بەڕێوەبردننی وڵات و دەسەڵاتدا بوونی هەیە. بێگومان جگە لە دەسەڵات بە گشتی لە ئێران و لە کوردستان ژنان کۆمەڵە کێشەیەکی زۆر ڕوبەڕوویان دەبێتەوە. دەبنا ڕێگر لە بەردەم سەرکەوتنی ئەم بزوتنەوانە کە بە کورتی ئاماژە بە چەند خاڵێک یان چەند هۆکارێک دەکەین. ڕاستی ئەوەیە کە توندوتیژی دژ بە ژنان و ژێرپێخستنی مافەکانیان لەگەڵ ئەوەی کە دیاردەیەکی گشتگیر و جیهانیە، بەڵام جیاوازیگەلێکی زۆری لە ڕێژە و چۆنیەتیدا هەیە. سروشتیە کە کاتێک دابوو نەریتە کۆن و داڕزی و دژەمرۆیەکان
لەژێر سێبەری یاساگەلی کۆنەپەرستانە و دژەژنی دەوڵەتی پێکدێن و دیسانەوە و لە درێژەی ئەم ڕەوتەشدا خۆیان پێکدێنەوە و بە دوور لە کێشەی یاسایی و کەرەستەگەلی سەرکوتی دەوڵەتی پێکەوە یاسا و داب و نەریتی کۆن بە ئاشکرا ژن لە هەموو بوارەکانی ژیانیدا دەخەنە مەترسیەوە لەگەڵ کۆمەلگاگەلێکدا کە لە ئاسایش و بە کەڵک وەرگرتن لە یاساگەلی ئەمڕۆیی پێشکەوتوو و مەدەنی ڕێگەی خەباتی دژ بە کەلتوری دژەژن دەکەنەوە و لەگەڵ دەیان و سەدان و هەزاران دەرفەتی گەورە و بچووکی دەوڵەتی و تایبەتی لە خەباتی دژ بە چەوسانەوەی ژنان هاوڕێ و هاوکار دەبن جیاوازیەکی ئێجگار زۆربوونی هەیە با بڵێین کە نایان هەوێتیان ناتوانن کە بنەچەی کەلتوری پیاوانە بە شێوازێکی بنەڕەتی و ڕیشەیی بکەنە ئاماند بۆ ئەوەی کە بە ئامانجکردنی ئەم بنەڕەتە پیاوانەیە ساختارێکی جیاواز لەم جیهانی ئێستایەی دەوێت و لێرەدایە کە ناکرێت بە ئاسانی چاومان لە ئاست ئەو هەموو جینایەتانەی کە هەموو ڕۆژێک لە وڵاتانێک وەکو وڵاتی دایکی ئێمە دژ بە ژنان دەکرێت بەو بیانوویەوە کە ئەم دیاردەیە تەنیا تایبەت بە ئێران نییە و لە هەموو شوێنێک ژنان مافیان پێشێل دەکرێت ببەستین. پرسی ژنان یەکێکە لە سیاسی ترین و گرنگترین پرسگەلێکە کە ئاستی جیهانی مرۆڤ لەگەڵی بەرەوڕوویە جیا لەوەی کە چ جۆرە بیرکردنەوەیەکی سیاسی و چ شێوە دنیابینیەکمان هەبێت جیا لەوەی کە چ ئاینێکمان لاپەسەندە و چ ئاینێکمان لە لاپەسەند نییە جیا لەوەی کە سەر بە کام چینی کۆمەلگاین جیا لەوەی کە ئاستی سەواد و زانیاریمان چەندەیە جیا لەوەی کە کاری دەرەوە یان ناوماڵ دەکەین کار و کاسپیمان چییە زمان و نەتەوەمان چییە هەمومان لە یەک شتدا هاوبەشین و ئەویش بەرەو ڕووبوونەوە لەگەڵ کەلتوری پیاوسالار و پیاوسەنتەرە و دنیایەک کە بە کێش و قورسایی سیاسی ئاین و کللتوری خۆی لەمپەرێکی گەورەی لەسەر ڕێگەی خەباتی یەکسانی خوازانەی ژناندا پێکهێناوە و ڕێگە لە گەیشتنی ئەوان بە مافی یەکسان لەگەڵ پیاوان و دەستەبەرکردنی شوێن و جێگەی یەکسانیان لە کۆمەلگادا دەگرێت. بینەرانی خۆشەویست بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم باسە وەک نەریتی بەرنامەکەمان میوانداری بەڕێزێکمان کردووە و چەند پرسیاری ئاراستەی ئەم بەڕێزە دەکەین. وەک یەکەم پرسیار لە بەڕێزیان دەپرسین کە لە ڕوانگەی ئێوەوە بزوتنەوەی ژنانی ئێران لە چه ئاستێکدایە و تا چه ڕادەیەک توانیوێتی وەک بزافێکی ئەکتیڤ لە گۆڕەپانی ئێراندا حزوری هەبێت. سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤ. بە بڕوای من بزوتنەوەی ژنان ئێران لە چەند ساڵی ڕابردووە گەلێک هەنگاوی بەرەو پێشناوە دەستکەوتی زۆریشیان لەم بابەتە بەدەستهێناوە. ئەگەرچی کۆماری ئیسلامی دەوڵەتێکی سەرکوتگەرە و تانازەیەکی زۆریش سنەتە کۆنەکان و دابوونەریتی دواکەوتوانەی کۆمەلگا مەجای ئەوەی پێ نەداون کە ژنان زیاتر لە گۆڕەپانی سیاسی و هەروەها بۆ خواستەکانی خۆیان بێنە مەیدانەوە بەڵام ژنان زیاتر لەوە لە ئەرسە جۆرا و جۆرەکانە حاضر بوون و هەموو کات بۆ گەیشتن و بەدەستهێنانی مافی خۆیان مبارزە و خەباتیان کردووە و هەمومانەزانین کە لەو ڕێگەیشدا تووشی گیر و گرفت و زۆر جاریش گیرۆدەی زیندان و ئەشکەنجە بوون. بۆ نمونە خانمی نەرگسی محەممەدی خانمی نەسرینی ستوودە و هەروەها کەسانی دیکە سەرکوت کراون و لە زیندانەکاندا دەست بەسەر کراون. ئەڵاڕەغمی ئەوە دەیان ڕێکخراوی سربەخۆی ژنان وەکو یانە وەرزشیەکان گروپی کوونەوەردی کۆبوونەوەی ژنان سەبارەت بە بۆنە مێژوویەکان لەوانە ڕۆژی هەشتی مارس ڕۆژی جیهانی کرێکار بەرەنگاربوونەوە لە دژی مادە هۆشبەرەکان وە زۆر شتایەکی دیکە. ئەمڕۆکە ئێمە بینین لە زانکۆکانە لەسەر مەسەلەی حیجابی زۆرەمەلی کچان و ژنان ناڕەزایەتی دەرەبڕن و ملکەچی بڕیاری کۆماری ئیسلامی نابن هەرچەند کە ئەوانیش ڕوبەڕووی ئەخراجکردن و هەروەها بێکارکردنە بنەوە. بەڵام ئەمە بەو معنایەیە کە ژنان لە بواری پێشکەوتن خوازیەوە ئەمڕۆکە زۆر ئاکتیڤن و بە نیشاندانی ئەم جۆرە حرەکەتانە سەلماندویانە کە بزوتنەوەی ژنان وجودی هەیە و تا گەیشتن بە خواستەکانی خۆیان مبارزەکەن و هیچ کات تەسلیم نابن. بابەتێکی دیکە کامەوەی ئشارەی پێ بکەم ئەوەیە کە ئێمە ڕۆژانە شاهدی ئەوەین کە ژنان سەبارەت بە ڕووداوەکانی نێو کۆمەلگا بێدەنگ نەبوون و نابن و هەموو کات ناڕەزایەتی خۆیان دەربڕیوە. ئێمە بینیمان کە لەسەر مەسئلەی ئەسید پاشی لە ئەسفەهان ئاعترازی بە کۆمەڵی ژنانی لێکەوتەوە. هەروەها لە ئاگەری کوشتنی ژنان و کچان هیچ کات بێدەنگ نەبوون و ڕۆژانە ڕژاونەتە سەر شەقامەکان و هاودەنگی و هاوئاهەنگی خۆیان لەگەڵ یەکتر سەلماندووە. خاڵە بەهێز و خاڵە لاوازەکانی بزوتنەوەی ژنان لە کوردستان چییە؟
بەڕاستیە بێ بڵێم بزوتنەوەی ژنان هەموو کات لە کوردستان و بە تایبەت لەم کاتەدا زۆر بەهێز بەرچاوە. کوردستان بەهۆی ئەوەی کە پێگەیەکی سیاسی تایبەت بەخۆی هەیە هەندێک دەستکەوتی بەدەست هێناوە کە ئەتوانین وەکو خاڵێکی بەهێز لە بزوتنەوەی ژنان لە کوردستانی ئێراندا چاوی لێ بکەین. ئەم خاڵانە ئەمەوێ بڵێم کە پێشینەیەکی مبارزاتی زۆری هەیە. ئێمە زانین بە هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی ژنانی شۆڕژگەر و خەباتکاری کوردستان خۆیانیان تێکڵاو بە مبارزاتی سیاسی کرد و توانیان تا ئەندازەیەکی زۆر هەم خۆیان پێبگەێن و هەم ئەوەیش کە تەأسیریان لەسەر کچان و ژنانی دیکە لە ناو کۆمەڵگای ئێمەدا بنێن. بەشداری ژنان بۆ یەکەمین جار لە کوردستان وەکو هێزێکی چەکدار و باوەڕ بەخۆ لە عەرسەی خەباتی سیاسی و بەرەنگاری لەگەڵ دژمندا بە شێوازێکی دیکە خۆیان لە کۆمەڵگای ئێران و کوردستانیش پێناسە کرد. لە کوردستان ژنان بە ئاسانی تەسلیمی هیچ خواستەکانی ڕژیم نابن و هەروەها ڕێکخراوە مەدەنیەکانی ژنان لە شارەکانی کوردستان بەشداریکردنیان لە ئاکسیۆن و کۆبوونەوەی اعترازیەکان بۆ نمونە کاتێک کە ڕۆڵەکانیان لەلایەن کۆماری سێدارەوە دەستگیر دەکرێن ژنان بە کۆمەڵ لەبەر دەرگای زیندانە کۆبنەوە و هەمومان نەزانین مان دەگرن و داوای ئازادی ڕۆڵەکانیان دەکەن. کوردستان هەموو کات بووە بە گۆڕەپانێکی سیاسی گەورە و بەرین بۆ ژنان بەدەیان و سەدان ژن لەم ڕێگەیەدا گیانیان لەدەستا و یا تووشی زیندان بوون. مقاومەت و خۆڕاگری ژنانی کورد لە زیندانەکانی کۆماری ئیسلامی زۆر بێوێنەیە و دەبێت لەسەریان داستان و ڕۆمان تۆمار بکرێت. ئەمە لە حاڵێکایە کە حاضر نەبوون تەسلیم و ملکەتی ڕژیم ببن و بە شەهامەتەوە هەموو کات ڕوبەڕووی مەرگ بوونەتەوە. ئەم لە خۆبوردوویانە بوو هەموو کات بوون بە دەستکەوت و بوون بە هەوێنێک تاک و ئەمڕۆ دەیان ڕێکخراوی دیکەی ژنان لە کوردستان بەهێز بکەن. ژنان ئەمڕۆکە لە کوردستان بە ئاگاهی و هۆشیاریەکی زیاترەوە پرسەکانی خۆیان و خواستەکانی خۆیان مەترەحەکەن. هەروەها ئەوانی تر قبول ناکەن مافەکانیان پێشێل بکرێت و وەکو ئەبزار و کالا لە کۆمەلگادا بەسەریانەوە مەعاملە بکرێت. ڕێکخراوەکانی ژنان لە هەر جۆرە بێڕێزیەک و بێمافیەک کە بەرامبەر بە ژنان ئەکرێت ئاعترازەکەن و ناڕەزایەتی دەردەبڕن. ئەتوانم بڵێم کە خاڵە لاوازەکانی بزوتنەوەی ژنان ئەوەیە کە بەداخەوە زۆرێک لە ژنان خۆیان ملکەتی زوڵم و زۆری داسەپاوی نێو کۆمەلگان و حاضر نین بە هیچ شێوەیەک دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی ژنانی ئازادی خوازەوە. هەروەها ئەبێ بڵێن بوونی مەزهەب و ئیسلامی سیاسی لە نێو کۆمەلگادا یەکێکی تر لەو خاڵانەیە کە دەکرێت ئاماژەی پێ بدەین بوونەتە هۆی ئەوەی کە ژنان کەمتر بتوانن لە مەیدانی سیاسی و دفاع لە مافی خۆیان حزوریان هەبێت و بەشداری بکەن. مەقولەی پیاوسالاری و دابوونەرێتی کۆن و ئیرتجاعی خاڵێکی دیکەیە کە ئەبێت باسی لەسەر بکرێت. دیسان دەبێتە هۆی ئەوەی کە ژنان نەتوانن ڕوانگە جۆرا و جۆرەکانی خۆیان دەرببڕن. بۆیە پێویستە ئێمە ژنان ئاستی هوشیاری خۆمان زیاتر بکەین. بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات و بەشداری ژنان لەم بزوتنەوەیدا چەند دەتوانیوێتی بە قازانجی بزوتنەوەی ژنان بێت لە کوردستان بەگشتی دەور و ڕۆڵی حزب و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان سەبارەت بە پرسی ژن چۆن هەڵدەسەنگێنن. بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات گەلێک دەستکەوتی بە نرخی بۆ کۆمەڵگای کوردستان خولقان. ژنان لە کوردستانی ڕۆژهەڵات بەبوونی حیزبێکی سیاسی و چەپ و سوسیالیست وەکو کۆمەڵە کە یەکەمین حیزبێک بوو کە لەسەر مەسئلەی ژن چالاک بوو و بەکاری ئەمەڵی و بەرچاو دەور و نەقشی خۆی گەڕا. ئەگەر بڕێک بەرەو ڕابردوو بگەڕینەوە ئێمە دەبینین کاتێک کۆمەڵە ئاڵای بەرابەری ژن و پیاوی هەڵکرد نەتەنیا کۆماری ئیسلامی دوژمنی بوو بەڵکو کۆمەڵگای دواکەوت و ئیرتجاعی چۆن هەمویان نێزە و شمشێرەکانیان بەرامبەر بەم حیزبە پێشکەوت و ئازادی خوازە کە لەسەر مافی ژنان داکۆکی دەکرد بەرەوڕووە کردەوە. بەڵام ژنان بە شێلگێری و تێکۆشەری خۆیان لەناو ئەم ڕێکخراوە سیاسیەدا جێگە و پێگەی خۆیانیان کردەوە و ڕۆژ بە ڕۆژ توانیان بە نسڵێکی تازەتر ئاگاهی و هوشیاری تەزریە بکەن و تەئسیرگوزار بن. هەمومان نەزانین کە کۆمەڵە وەکو یەکەمین حیزبێک بوو کە ژنانی چەکدار کرد هێنایە نێو گۆڕەپان و خەباتی سیاسی و مەدەنی. هەروەها بەڕاهێنان و بارهێنانی خۆی ژنانی بردە ئەو ئاستا کە بتوانن لە مافەکانی خۆیان و هەروەها گەلی چەوساوەی کورد و ستەمدیدە دفاع بکەن. پێویستە ئیشارە بەوە بدەم ئەمڕۆ لە درێژەی ئەم مبارزەیەدا باقی حیزب و ڕێکخراوەکانی کوردستان توانیویانە جێگە و پێگەی تایبەت بۆ ژنان دیاری بکەن. هەروەها ژنانیش بە بیرۆکەیەکی ئازاد و ئیمڕۆژی لە عەرسەی خەباتدا حزوریان هەیە و لە پرسە سیاسی و مەدەنیەکاندا بەرچاون.
و گرنگترین خواستەکانی بزوتنەوەی ژنان کە پێویستە باسی لێ بکرێت لە ئێستادا چییە؟ گرنگترین و بەرچاوترین خواستەکانی ژنان کە پێویستە باسی لەسەر بکرێت چییە؟ ئەویش ئەوەیە کە یەکەم بەرانبەری نێوان ژن و پیا و ئەبێ زۆر لە بەرچاوە بگیرێت، بە ئامانج و بەکردەوە دەبێت نیشان بدرێت. بەشداری هەرچی زیاتری ژنان لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکاندا سەبارەت بە ئازار و مەینەتەکانی نێو کۆمەلگا، هەروەها بردنە سەرەوەی ئاستی ئاگاهی و هوشیاری هەرچی زیاتری ژنان، ئەوەی کە ژنان لە سەرچاوەی ئیسلامەوە وەکو شەخصی ژمارە 2 حسابیان بۆ نەکرێت و سەیر نەکرێن، پێویستە وەکو مرۆڤێک کە لە ماف و خواستەکانی خۆی بەرخوردار بێت ڕێزیان لێ بگیدرێت. بۆ نمونە ئێمە شاهدی ئەوە بووین کە لە چەند مانگی ڕابردوودا کچە کوردی مەهابادی بە ناوی فەرینات خسروانی و دەیان و سەدان کەسی دیکە کە سوکایەتی و دەستدرێژیان دەکرێتە سەر چۆن ژنان هاتنە سەر شەقامەکان و ئەترازیان کرد. لێرەدا بزوتنەوەی ژنان بە بڕوای من خوازیاری ئەوەیە کە پێویستە ئازادی خوازان و چالاکانی مافی مرۆڤ پاڵپشتیان بن و لەوەها بابەتێکدا زیاتر هەوڵ بدەن بۆ ئەوەی ئیتر ئەم ئازار و مەینەتانە لەسەر ژنان نەمێنێت و تاوانباران بە سزای خۆیان بس. زۆر سپاسی میوانی ئەم جارەی بەرنامەکەمانەکەین. بینەرانی خۆشەویست، بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان. سپاس بۆ ئەوەی کە تا کۆتایی لەگەڵمان بوون. ماڵەوە.